مامۆستا گیان باو جارش باسی شتێکی مهم لۆ بکەم کوو بزانم ئەو ئازارێ من هەیتم ئازاری ماسوولکەیە یانش ئازاری دەمارە بۆ جیاوازیان هەیە؟ ئەدی کوو فەرقیان زۆرە هەتا لە ڕووی چارەسەریشەوە فەرقیان گەلێک زۆرە ئەو جەلویە لەوانەیە چارەسەر وەرگرتن بە غەڵەتی لە پێشان خراپترت بکە ئەو جۆرە با بە تەفاسیلی باسی بکەین مامۆستا ئەگەر توش ئازارەکەت وەچی سوتانەوەیە یانیش سڕبوون هەیە و مێرولەی دەکا یانیش وەشی تەزووی کارەبایە یانیش هەڕۆژە و لە جەیەکەوە دەگوازرێت و لە جەیەکی دی ئەوە نیشانەکانت هی ئازاری دەماری و ئەگەر ئازارەکەت لە یەک جێ بوو بە دەستلێدان ژانی زیاتر بوو یانیش ئەو جێی کە ئازاری هەیە گرژ و توند بوو ئەوە نیشانەی ئازاری ماسوولکەین طبعاً یەکسەر بەو نیشانانە بڕیاری تەواو نادرێت دەبی سەردانی پسپۆڕی تایبەت بکەیت ئەگەر دەتەوێت فەحسێکی جوان لۆ بکرێت لە هەمان وەخت عیلاجێکی باشتر لۆ بکرێت بە خۆت دەزانین دێ چێندە وەچی هەموو جارێ دێ نەخۆشخانەی میهرەبانی سەردانی پسپۆڕی تایبەت دەکەیت فەحسێکی جوان لۆ دەکرێت دوایش دێ بەشی عیلاج تەبیعی لەوێ عیلاجێکی باش لۆ دەکرێت ئیشاڵە بەراشت لێ نامینێ هەر ساغ و تەندروست بێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی